ئێمە ئازانین سیاسەکان هەتا ئێستا قبولکردنی ژنیان لە مەجای سیاسەتا پێ قوبوڵ نییە. و ئەمە ژوای کردووە کە ژنان بە جوهدی خۆیان و بە هەوڵی خۆیان و باشتریش لە کارەکانیانە زۆر باشتر کاریان کردو لە پیاوان لە سیاسەتە. چونکە بەڕاستی تۆ لە کۆمەلگایەکەی ناشرینکردنت لە ڕێگەی ئەخلاق و زۆر ئاسانە و دوایتریش هەر خۆت نیت خێزانت ناشرینە بێ خۆت ناشە ئەمە وای لەیەکا کە ئیتر ئەم ژنە لەم حەدەیە قبوڵی بەرامبەرەکەی بکا بەس بە مەرجێک ئەخلاقی پارێزراو بێ کە سیاسەکانیش بۆ ئەوەی کە چۆنەتوانن قوتی خۆیان بسەلمێنن و هەروە حتا ئەگەر میانەوێت بەرامبەر حزبێکی سیاسی تر لە کێشە سیاسیەکانەوەتە لە سیاسە وەکو سیاست مەدارێک نتوانن کێشەکانیان حەلکەن بەیەکەوە بۆی حزبی بەرامبەر بشکێنن یان بە ژنەکانیان ئەم کاراکەن ئەمە کردەوەیکی زۆر هەم پرۆفیشناڵە هەم ناکۆمەڵایەتیە هەم نایاساییە لەبەرەوە ئەمەش خراپە ئەبێ بە پێشینەیەکی خراپە ئەخلاقی ئینسان تەنها ئەوە نییە کە تۆ ناشرین کرێ بێت لە بەرەوەی کە وێنەیەکی سێکسیت بڵاوە کرێتەوە ناشرینکردنەوەی پەیوەندیەکی خۆشەویستیت هەبێت لەگەڵ کەسێکە ئەخلاقی ئینسان ڕاستگۆییە کارکردنی تەواوە ئەمانە ئەخلاقی ئینسانن واتە ئەبێ ئێمە صفەی شەرەف بگۆڕین بۆ بابەتێکی تر هەرکە ئەوانەی کە فەساد دەکەن لە وڵاتای ئەوانە بێشەرەفن لەبەرەوەمانەیە کە ژنانە بێ لە ئێستا جوودێکی زیاتر بکەن و من داواکەم لە هەموو لایەنە سیاسەکان خۆیان بیر بکەنەوە کە ئەمە ئیکەن بەرامبەر بە ژنان مەرحەلەیەکە بۆ ئەوەی کە ئەیانەوێت جارێکی تر ژن بێنن بەرەو دواوە بەڵام کۆمەلگا بە ژن نەبێ پێش ناکەوێ کۆمەلگا پێویستی بەوێ ژن و پیاو پێکەوە بەرەوە چونکە هەموو ئەوێ کار بکا لە ناو کۆمەلگایە کە ئەبێ کەسانی کە لە ناو کۆمەلگایە فعلەن ئەوانیان بڕوان بە مافی مرۆڤەیە بڕوان بە مافی ژنان هەیە ئەبێت لەسەر ئەم کەیسەڕانەوەستن چونکە ئێستا کەیسێکە زۆر کێشەی لێکەوتوتەوە کەواتە حزبی سیاسی پێویستی بەوەیە کە ئێمە یاسای حیزبەکانمان هەیە یاسای حیزبەکان تعدیلی تیا بکرێت بە تایبەتی بڕگەیەکی تیابێ بۆ زامنکردنی حەقی ژنان کە ژنێک ئەچێتەنە ئەو حیزبەوە ئەبێ سەلامەت بێتە ئەو دقەیەکەیەتیشە دەڕۆیەتیشە دواتر هیچ بابەتێک لەسەر ئەو ژنە بڵاو نەکرێتەوە ئەو حیزبە سەرۆکایەتی ئەو حیزبە مەسئول بن لەسەر پاراستنی ژنەکانیان یعنی بێگومان بەڵێ یعنی بێگومان هونەری سیاست لە چارچێوەی ژیانکردنی ئینسانەکاندا یعنی بە شێوەیەکی بەرفراوان ئینسان دەتوانێت پێناسێ بکە بۆ خۆی سیاست یعنی دەتوانێت لەسەر چەند بنەمایە نیشتیمان پەروەریە یا هونەری ئەستاتیکە جوانیە هونەری بیرکردنەوەیە شێوازی کردار و هەڵسوکەوتی ئینسانەکانە یعنی بێگومان ئەو سیاستێکی ئێستاش لە باشووری کوردستان بەڕێوە دەچێت دەتوانم بڵم زۆر گرێدراوی ئەو لایەنانە نییە کە بۆ خۆی پێویستە ئینسان لە چارچووی سیاسەتە پابەندی بێت هەر ئەوەشە کە باشووری کوردستان ئەمڕۆ لەناو گەژاوێکی قوڵی هەمە جۆری جوگرافی و سیاسی و کۆمەڵایەتی و بیرکردنەوەدا ژیان دەکات بێت هەر لەو چارچەوەیشدا دەبینین ژنان هەمیشە قوربانی یەکە من ژنان پەراوێز دەخرن ژنان لە ناو حیزبەکاندا سوکایەتیان پێ دەکرێت بە تایبەت هەمیشە ئەوەی کە دەبێتە هێڵی سوور بۆ ژنان مەسەلەی قەزەی ناموسە کە هەمیشە لە ناو حیزبەکاندا بەتایبەت ئەو حیزبە تازانی کە دروست دەبن بە گوێرەیەک بانگەشتە دەکەن یاخود پەیام دەدەن لەوەی کە باگراوەندی ئەوان تێبینی ئەوان و تێڕوانینی ئەوان لەسەر کۆمەلگا لەسەر تاکەکانی کۆمەلگا لەسەر گەنجان لەسەر ژنان بە شێوازێکی ترە بەڵام بێگومان کاتێک کە دەبینیت هەنگاوێک بەرەو پێشەوە دەڕۆن یاخود دەگەنە ئاستی ناوەندەکانی دەسەڵات ئیتر هەمان کردار و هەمان بیرکردنەوە هەمان پراکتیک یان لەگەڵ حیزبەکانی ترا هیچ فەرقی نییە هەر لەو چوارچێوەیەشدا یعنی سوکایەتی لە بەرامبەر ژنان دەکرێت بە تایبەت هێڵی سووری ژنان ئەخلاقە کە هەمیشە کاتێک ژن لە بەرامبەر ئەو نەعەدەلەتیانی یاخود ئەو چۆرە داگیرکاریانی هەژمنگەرایی کە لە ناو سیستەمەکەدا دەیبینێت کاتێک هەڵوێز وەردەگرێت یەکسەر ئەخلاقی وەکو هێڵی سوور پیشان دەدرێت یعنی دەبینین بە تایبەت ئەو ژنانەی کە ئەمڕۆ لە باشووری کوردستان لەم دوایەشدا بینیمان کاتێک لەسەر ئەو ناڕەزایانەی کە هەیەە لە ناو حیزبەکانی خۆیاندا یەکسەر مەسەلەی ئەخلاق وەکو هێڵی سوور لە بەرامبەریانە بەکارهێنن و ئەمە چەند جارە دووبارە ئەبێتەوە کە گوایە ڤیدیۆ ڕوتیان بڵاوەکەنەوە یاخود وێنەی نابەجێیان بڵاوەکەنەوە ئەوەی کە ژنان هەتا ئێستاکانە یعنی نەگەشتونەتە قەناعەت نەگەشتونەتە ئەوەی کە بتوانن لە چوارچێوەی هێڵێکدا یاخود سیستەمێکدا تێکۆشانێکدا خۆیان بەڕێخستن بکەن یعنی ئەوەش نییە بڵێ هەستی پێ ناکەن بەو نەعەدالەتی یاخود بەو دەستدرێژی کە ئەکرێتە سەر ژنان کە لە کەسایەتی ژندا ئەمڕۆ هەموو کۆمەلگا ئەبێتە قوربانی ئەوە نییە بڵێ هەستی پێ ناکەن بەڵام ئیتر تا ئێستاکانە لەوانەیە جۆرێک لە متمانە نەبوون بێت بە دەوروبەرەکەی خۆیان ئەو سیستەمە شیکردنەوە هەڵسەنگاندنی ئەو ڕۆژێکی ئێستا ژنە لە باشووری کوردستانتیایەتی و ئەو باگراوەندیە حیزبێک ئەمڕۆ حیزبەکان
چی وەک دەسەڵات وەکو ئۆپۆزیسیۆن هەیەە دەبێت ژنان لەو چارچەوەدا هەڵوێ زۆر بگرن و هەنگاو بنن بەرەو خۆپەروەردەکردن و وشیاربوونەوە و یەکگرن یعنی هیچێک لە ئیرادی ئینسان گەورەتر نییە و لە بڕیاری ئینسان گەورەتر نییە ئەگەر ژنان بتوانن بڕیارێکی بۆ ڕەنگە بدەن لە چارچەوەی سیستەمێکی دروستە بە شێوەیەکی هەرە مۆدرن و باشخواان پەروەردە بکەنەوە ببنە قەلغانی یەکتر و یەک بگرن لە بەرامبەر ئەو سیستەمەدا بوەسن دەتوانن بڵم ژنان دەتوانن لە ناو حیزبەکاندا پێشەنگایەتی هەرە گەورە بکەن بۆ گۆڕانکاری بۆ تاکەکانی کۆمەلگا بەتایبەت ژنانیش هەڵبەتە حیزبە سیاسیەکانیش لە کوردستاندا خۆیان بەشێکن لەو کەلتوری کە لە ناو کۆمەلگای کوردی بۆ هەمیشە ژنی بەلایانی شەرەف و عادات و تەقالیدەوە بەستۆتەوە بۆیە هەر لادانێک یاخود هەر لادانێک لە استراتیژی حزب یاخود هەر بۆچوونێکی جیاواز لەلایەن ژنانەوە هەمیشە لە لای بەشێک لە حزبەکانەوە وا شیکراوەتەوەکەوە لە ئەدانە بە لە پرەنسیپ و لە بەرنامە حزبەکان بۆیە هەوڵدراوە ژنان لایەنی شەرەفەوە بکرێنە ئامانج و کەسایەتیان لە کەدار بکرێت ئەوەش زۆر جار کاردانەوەی زۆر نەرینیە بۆ لەسەر لایەنی کەسایەتی ژنان و ژنانیشی لەناو چوارچێوەیەکی زۆر داخراوە هێشتۆتەوە بەتایبەت ئەو ژنانی کە لە کای سیاسیەکاندا کار دەکەن و بگرە هەندێک جاریش ینی کێشە و گرفتی دەربوونی زۆری بۆ ژنانە دروست کردووە هەڵبەتە لێرەشدا لایەنە سیاسەکە دەوەرەبینێت چونکە ژنان بەداخەوە لە ئێستا یەک دەنگ نین و هەر زۆرینەی ژنان هەرێک و سەر بەلایەنێک یاخود حزبێکی سیاسیەوە لە ژێر ئەوامری حزبەکەی خۆیەتی بۆیە بوونی پشتگیری پێویست لە ناو ژنانەوە یەک دەنگی زۆر کەمە و ئەتوانە بڵێم هەر تا ڕادەیەکیش ئەو نییە ئەو پشتگیری بۆیە ئەمەوای کردووە ینی بابەتی داخۆیکردن لە یەکتر لەلایەن ژنانەوە بابەتێکی لاواز بێت و نەتوانێت ئامانجی خۆی بپێکێت پێویستە ژنان لە ئاسی ئەو کەیسانەی کە کەسایەتی و لایەنی دەرونی و لایەنی شەرەفی ژنانەکەنە ئاماژ پێویستە ژنان یەک دەنگ بن بەدەر لە ئەنتیمای حزبی بەدەر لە کۆمەڵێک بیر و باوەڕی سیاسی چونکە ئەمە لە دوجاردا مەسەلەکە هەر ژنان خۆیان دەگرێتەوە و ئەگەر ئەمڕۆ مەسەلەیەک بۆ نمونەگەر من بکاتە ئامانج ڕەنگە سبەی ژنێکی تر بکاتە ئامانج و پێویستە هەمومان لە ئاسی ئەو پێشێلکاریانە یەک دەنگ بین ڕاگەیاندەکان ئەتوانم بڵێم هەریەکە و بە پێ ئەژیندا و بەرنامەی خۆی ئەو دۆسیانە ئەو ڕژێنێت و ئەمەش لەلایەکەوە توان بڵێم کاریگەری نەرینی هەبووە چونکە لایەن ڕاگەیاندا حزبەکان زیاتر لەژێر هەر دەگەڕێنەوە بۆ فەرمانی حزب